چەندین ساڵە خاوەن پێداویستیە تایبەتەکان داوا لە حکوومەت دەکەن شوێنی شایستەیان بۆ دابین بکات تا موچەی لێوەربگرن، بەڵام هێشتا ئەمە شوێنی وەرگرتنی موچەکانیانە. گرفتی خاوەن پێداویستیە تایبەتەکان تەنها نەگونجانی شوێنی وەرگرتنی موچەکانیان نییە، بەڵکو داواکاری سەرەکیانەوەیە ئەو موچە 100 بۆ 150 هەزاریەشی وەری دەگرن بۆیان زیاد بکرێت، بە تایبەتی لە ئێستادا کە لێبڕینی موچە هەڵگیراوە. بایۆشت پێ بڵم 150 هەزار بەشی کەمەندامان ناکە. نەگەر ڕێزمەهینی وایە کرێکیە بەچی کرێکی خانووی بە 150 هەزار بەچی بە. یعنی وایە مناڵی هەیە ئەمە دایبی ئەمە شیری خوتووە ئەمە هەنێشتەیە ینی خوارەوە ئەی بەچی بژی. ئایسا من خۆم لە 2011 خەریتم تا ئێستا هەر فریایەوەکەی فۆرم پڕکەیتەوانێوەڵێ تاعینات نییە. ئەڵێ لەوێ وەرتەگرن وەڵان لەوێ نییە، لەوێ وەرتەگرن وەڵان نییە. ینی ئێمە کەمەندامان ئەڕێن هەر شوێنێکیش کاگیان بە بەسیترین شێوە بەڕێوەکە. ئەڵێ وەڵا کاکە ئیشمان هەیە بەڵام ئەو ئیشەی ئێمە هەمانە بەدڵیت و بۆ تۆ نامی. ئێمە ڕێکخراوە میتر بۆچی ئەگەر هەوڵێکی لەو شێوازە نەیە. ئەم بە کرێسارە. بە کرێسیارەی؟ ئارە بەخوا کسەی 5,000 بەر. 150 هەزار بەشتان نەکات؟ ناوەڵ 50 جارە بەرژەکە هەر بەخۆ دەڵم. عایلەشتان هەیە یانی کرێچی وان؟ وەڵا هەیە 8 خێزانە هەیە کرێچیە. خۆم باشم کرێچی نیم. جاری پێ ناکەم. بکرێ بە چەندێک بۆ ئێوە باشە موچەکە؟ 100,000 کەمتر نەبێت. ینی بە 300,000 ڕازین؟ باشە کەمتر نەبێ باش. پێژین مانگ 600,000 خراپ نیە. ئەم دانیشتنە سوپاس بۆ ئەم پەرۆشیەتان بۆ هەمواری یاسای مافی امتیازاتی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت. هەمواری یاسای خاوەن پێداویستیە تایبەتەکان مانگی پێشوو لە پەرلەمان دەنگی لەسەر درا، بەڵام دەنگدانەکە لە کاتێکدا کرا کە دانیشتنی پەرلەمان گرژی تێکەوت و فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لە هۆڵی پەرلەمان چووبوونە دەرەوە. ڕێکخراوەکانی کەمەندامانیش ڕخنەی ئەوەیان هەبوو بەبێ ئامادەبوونی نوێنەر و گرنگیدان بە پرۆژەکانی ئەوان هەمواری یاساکە کرایەوە. بەپێی یاسای هەموارکرا و پێویستە ئەوانەی لە 100% جەستەیان کەمەندامە مانگانە بڕی 250,000 دیناریان پێ بدرێت، واتە کەسەکە 2 قاچیا 2 دەستی نەبێت. ئەوانەشی ڕێژەی لە 150 بۆ سەرەوە کەمەندامن تەنها 150,000 دینارەکەیە و دەستکاری نەکراوە. بکرێ بە 300 400 حتەنێ بێخوانەی بڕێ بەزە بە هەر هیچ لێ بەخوا ئەنجا دەرز و دەرمانی شێوە کوڕم ماگانە چەندە دەرزی دەرمانیە بای چەنی بووە؟ وەڵڵا بایی دەوری 20,000 ینیەوە 20,000 مایەوە لە وەڵڵا وڵی ئەوەی کە بەرامبەر بە کەمەندامانەکرێ بە بەرامبەر بە کەس ناکرێت چینێکی زۆر داما و زۆر ینی فەقیرە ئەوێ 150,000 چی بێ 100,000 چی بێم بە کەمەندامێ ئێستا منیشان خۆم کرێچیم ساحەبی 5 سەر خێزارم ئێستا من خەمم کە سارەی هەیە وەرێگرم دەسم پێوێ لەزێر نازانم بێم بەچی بەکری خانووی بم بەکرێ مۆلیدەی بم بەوەز ژیانی خۆمی بم ئەوە تا هەموو قاچم هاوساپیسیما قەسەقانێ خوێنمانێنێ عیلاجمانێ. خاوەن پێداویستیە تایبەتەکان بەهۆی سەختی ژیان و کەمی موچەکانیانەوە لە ماوەی ڕابردوودا بەشێک لە خێزانەکانیان هەڵوەشاوەتەوە. لە هیچ دۆخێکدا حکوومەت موچەی ئەو چینەی زیاد نەکردووە و هیچ بڕیارێکیش نییە بۆ گۆڕانکاری لە موچەکانیان. لە کاتێکدا ئەو چینە جگە لە موچەکانیان هیچ سەرچاوەیەکی دیکەی داراییان نییە و توانای کارکردنیشیان نییە.